پەیمانگای کلێڤەری ناحکومی بە هاوکاری قوتابخانەی کلێڤەری بنەڕەتی ناحکومی هەڵدەستێ بەکردنەوەی خولی هاوینە بۆ پۆلەکانی یەکتانەوەیمی بنەڕەتی بۆ گشتوانەکان. وانەکان لەلایەن مامۆستایانی قوتابخانەی کلێڤەر دەوترێنەوە. هەروەها خولی زمانی ئینگلیزی بە سەرپەرشتی باشترین ستاف و مامۆستای بەئەزموون بۆ گشت قۆناغەکان دەکرێتەوە. دابینکردنی هۆڵی تایبەت بە خوێندن و بەکارهێنانی سمارتبۆرد و داتاشۆ. خولەکە لە 25 دەست پێ دەکات و هەفتانە 3 ڕۆژ بەردەوام دەبێت و 2 مانگ دەخایەنێ. هەبوونی کافتریا و دابینکردنی پاسی هاتچۆ بۆ گشت گەڕەکانی شاری هەولێر. ناونیشان هەولێر فەرمانبەران نزیک مزگەوتی شەهید و ئەنفال. بۆ زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکەن 0751 474 1412 0751 474 1413 0750 186 44 55 0750 888 08 31